بابەتی ئەدەب و ئەدەبیاتی هەر نەتەوەیەک بۆ خۆی شوناس و ناسنامی هەر نەتەوەیەکە و ئەو گۆڕانکاریانی کە بەسەر ئەدەبیاتە هاتووە لە قۆناغەکانی ڕوتی ژیانی مرۆڤایەتی و گۆڕانکارانی بەسەر بواری ئەدەبیاتە هاتووە هەمیشە ئەو نەوانەی کە هاتوون کارەکەن لەسەر ئەوەی کە بتوانن گۆڕانکاری زیاتر و هەنگاوی باشتر بنێن بە خزمەتکردن بە بواری ئەدەبیات دواتر ببێتە شوناسی نەتەوەکەیان و کوردیش بێبەش نییە لە بابی ئەدەبیات و هەر لە سەردەمی کۆنەوە هەتا ئێستا و کەسانەی کە دەست و قەڵەمەکانیان بە بڕشت بووە هاوڵیان ناوە خزمەت بم بوارە بکەن هیچیشی تر لەو نامیلکە شعریانە کە ئێستا من قسە باسی لەسەرەکەم ئەمە ڕێگاکە نییە هی بەڕێز کاک عەلی پێنجێ نییە ئەم کتێبە کە من ئەم ئێوارێت تەوەری بەرنامەکە بۆ قسە باسی لەسەرەکەم لەگەڵ بەڕێزیانەوە گەر دەرفەتیش بوو شارێکیشمان بۆ بخێنێتەوە تایە سپاس بۆ بەشداریکردنت کاک عەلی. سپاس هاوڕێدان، سپاس کاک کوڕیکە، سپاس بۆ بەرنامەکەتان. دەستە خۆش بێ، سپاس بۆ تۆ. بەر لە هەموو شتێک حەزەکەم چەند پرسیارێکی گشتیت لێ بکەم بەرلەوەی بچمە ناو کتێبەکەتەوە. بابەتی ئەدەبیاتی کوردی لە ئێستاشتا هەر لەوا ماوە کە بە شێعر خزمەت بکریان و گۆڕانکارانی ئەدەبیاتە هەبوو بە نمونەیەکێک ئێستا لە ئەوانی کە لە تۆپا سەیرەکرێت لە ئەدەبیاتە ڕۆمانە هەنگاو دراوە لەم نێوەندیا بووی ئەدەبیاتی کوردیش بەرەوە ئاقارە بڕوا. لە ڕاستیا لە ئێستای دنیای ئەدەبی کوردیە هەموو ژانرەکان پێ بەپێی یەکتر ئەڕۆن بەڵام جیاوازی شاد لەگەڵ ژانرەکانی ترا ئەوەیە یەکێک لە ڕوکنە سەرەکیەکان کە لە ناو هەموو بەشەکانی ترا حزوری هەیە شعرە واتە ڕۆمان خاوەنی زمانێکی شاریە ئێمە ڕۆمانمانەیە بە زمانێکی شاری زۆر گرنگە نووسێمە چیرۆکمانەیە کە خەیاڵێکی شاری زۆر زۆر گەورەیتیایە واتە بوونی شعر لە کۆی کایە ئەدەبیەکانی ترا هەمیشە ئامادەیی هەیە واتە چەترێکی گەورە کە ئەتوانرێ بابەتەکانی تریشی لەگەڵ خۆیان کۆ بکاتەوە بە بڕوای من شعرە ئەمە بەشێکی تری ڕابردووی کۆمەلگای ئێمە ڕابردووی ئەدەبیاتی ئێمە بە مرۆڤە گەورەکانی ناو شعر دەستیان پێکرد واتە ڕابردووی ئەدەبی ئێمە لە ڕاستیە بە سەرەتا بە چیرۆک دەست پێ ناکەوە بە ڕۆمان دەست پێ ناکە بەڵکو بە شعر دەست پێەکە پیاوی مەزنی وەک مەولەوی وەک نالی وەک مەحوی وەک هەموو ئەو مرۆڤە گەورانی کە لە ڕاستیە نەکرد دنیای ئێمەیان بردە شوێنێکی گرنگ بەڵکو زمانی کوردی ڕسکە یعنی نالی تەنیا پیاوێک نییە کە شعر بە کوردی نووسێ بەڵکو لە ناو سیاقی شعری نالیە ئێمە بە دوای زمانی کوردی ئاگەڕین و زمانی کوردی ڕسکێ واتە شعر لە دنیای ئێمەیە ئەو شانسەی پێ بڕاوە کە بە بڕوای من حزوری هەیە لە کۆی کایەکانی تریژدا. باشە هەر شاریش بە خۆی چەند گۆڕانکارێکی بەسەر هاتۆ بەپێی قۆناغەکانی ژیانەوە گۆڕانکارەکان لە بواری ئەدەبیە ئەو شاری کە ئێستا هەیە لە کوردستان و زۆر کەس دەستیاوەتی بابەتی شعری هاوچەرخە ئەم شعرە ئەتوانێت خزمەتی باشتر بە ئەدەبیات بکات لە چاو و شعرە کلاسیکانی کە لە ڕابردووە هەبوون. بە بڕوای من شعر ئەوەی کە دەنووسیان شعریان شعر نییە ناتوانانی بە نالی بڵێ لە بەروی کلاسیکە قۆناغەکە تێپەڕیوە شعری جوان هەڵگری خەسڵەتەکانی نەمریە جا بە فۆرمێکی تازە بنووسێ یا بە فۆرمێکی کۆن بنووسێ بەڵام لە دنیای ئەمڕۆدا بە پێی پێداویستیەکان و پێی هەلو مەرجەکان و بە پێی ئاڵۆزبوونی ژیانی ئینسان بە پێی ئەم قۆناغانە بۆ خۆی شەریش پێی ناوەتە قۆناغی ترەوە بەڵام پرسیارە سەرەکیەکەوەیە لە ڕاستیە لە دوای بابلین لە دوای ڕاپەڕینەوە شعری هاوچەرخی کوردی بە تەواوی توانی تان و پۆی خۆی بچنێت و ڕەنگە و ڕووەکانی بناسیینەوە ئێمە دەنگی گەورە گەورەمان هەیە وەک چۆنەتوانین لە ڕابردووە دەست ببین بۆ گۆران ئێمە لە دوای ڕاپەڕینەوە خاوەنی ئەوەین ئەمیشە پرسیارێکی زۆر زۆر گەورەیە ئەگەرچی من با بڵین کاکشرکۆ بە نەوەی دوای گۆرانوانەزانم بەڵام کاکشرکۆش بۆ خۆی ئەو شاعرە گرنگەی دنیای ئێمەیە کە لە دوای ڕاپەڕینەوە ڕنگ و ڕوو سەر و سامان ئەدرێ بە دەقیەکەی چونکی دەقی تحول لە دنیای کاکشرکۆیە لە دەربەنی پەپولەوە دەست پێەکە کە دەربەنی پەپولەکەوێتە دوای ڕاپەڕین بەڵام هێشتا من بڕوام وایە لە دوای ڕاپەڕینەوە شاری کوردی ڕنگ و ڕوو تان و پۆکانی خۆیدا نەڕەشتۆ بە تەواوی هێشتا ئەزموو نەکرێ هێشتا واتە بەو کۆنکرێتیەکە شاری کلاسیکە ناسینەوە و بەو کۆنکرێتیەوە کە گۆران قەتی عدروسەکە بەرامبەر بە کلاسیک لە شاری هاوچەرخی کوردیا ئەو نمونە گرنگی کاکشێرکۆ
کە بەڕاستیەوە ئەوە تەحولێکی زۆر زۆر گەورەیە بەڵامی تر بۆ دوای کاک شێرکۆ هەمیشەم قسەیەکی کاک بەختیار بە نمونەیەنەوە و زۆر ترسناک و زۆر جوان ئەڵێ ئێمە لە دوای شێرکۆوە پێچە چاوەڕوانی بێدەنگێکی زۆر ترسناک بکەین کە هەم بێدەنگە ڕەنگە دنیای شاری کوردی زۆر زۆر گرت بێتەوە هەر ئەوەیە بیزدا دەمێ بڵێم لە دوای کاک شێرکۆ ئێمە هێشتا شعری کوردی تان و پۆکانی بە تەواوی نەچنراوە واتە ڕوکنەکانی بە باشی ناناسرێتەوە واتە هێڵە جیاوازیەکانی بۆی خۆی بە تەواوی دا ببڕێ لەگەڵ پێشووترا نەمان توانیوە لە ڕاستیە و معالیم هەیە با بڵین ئاماژە تایە کە شتیوا هەبێ بەڵام بە بڕای من شتا ئەوەندە سەر و سامانی نەگرتو تا بتوانین لە دوای کاک شێرکۆوە ئەو مەساحە ترسناکە پڕ بکەینەوە. زۆر باشە. ئەمە پرسیارار بۆ خۆشیەکەم ئەمە ڕێگاکە نییە لە خۆتەوە ترسی ئەمە بخوێنیتەوە نازانم بۆچی. ئەمە ڕێگاکە نییە لەبەرەوەی لە ڕاستیا بە بڕای من شاعر ئیشی ئەوەیە بە دوای ئەو شوێنانەدا بگەڕێکە لە ڕاستیا ڕێگانیە واتە ڕێگا پان و پۆڕ و جادە قیرتا و ئاسان و واقعی و مەئلوفەکان هەموو ئەو ڕێگایانن کە شاعر ئیشی بەویان نییە بەڵکو شاعر بڕوای بە دۆزینەوەی ئەو ڕێگایە کە تۆ چاوەڕێ ناکەی ڕێگە بێ هەر ئەو لەحزەیە کە تۆڵی کە ئەمە ڕێگاکە نەبێ من هەست بە جۆرە لە ترسەکەم بەڵام لە ڕاستیا ترس نییە بە قەدەرەونی بیرکردنەوەیە لە ترس بیرکردنەوەیە لە جوانی چونکی من بڕوام وایە جوانی ڕاستەقینە سەهل ناگرێت خۆی نایە بەدەستەوە و ترسی ڕاستەقینە پێویستی بە شرۆڤەیەکی ئێجگار ناواقعی شعری جوان هەیە بۆیە من بڕوام وایە بەڵێ ئەوە ڕێگاکە نییە ئەبێ بپرسین ڕێگاکە کامێ ڕێگاکە لە ناو سیاقی شعرا پێمانەڵێ ئایا بەڕاستی ئێمە لە بوون بەستین ئایا بەڕاستی ئێمە ڕێگا هەیە ئایا بەڕاستی ئێمە ئەو غەمگینیە تاکوێ ئەڕوا ئەو غەمگینیە بۆ ئێمە تێکەوتوین و ئێمە واین لە کوای کۆڵانەکەیە هەر بەڕاستی لە کۆڵانان یان لە ڕێگایان یا ئەکرێ شعر بۆ خۆی ڕێگایەکی بیر لێ نەکراوە بێ کە مرۆڤی ئاسایی ڕەنگە قودرەتی بیر لێکردنەوەی نەبێت ئەمە ماشێتی شعرتە یان ئەمە هەروەکو باگراوندێکی فەلسەفی ئەوە ناونیشانی دەقێکە لە ناو ئەو کتێبەیە ئەمە ڕێگاکە نییە کە یەکێکە لە دەقە درێژەکان کە کۆی هەموو دەقەکە باسیەوەکە بەڕاستی کە ئەمە ڕێگاکە نییە ئەی ڕێگا چییە؟ ئەمانێت تۆزە شتێکمان بۆ بخوێنیتەوە تر زۆر باڵی زۆر دوور و درێژە زۆر دوور و درێژە بەڵام ئەگەر بکرێت لە دەقێکی تریانە ئەتوانین دانی چیمان بۆ بخوێنیتەوە بزانین ئەوەی تریان بەجێڵم بۆ بینەران بۆ خۆیان ئەگەر و کتێبیان بەردەست بکەوە لە بازار ڕایە و لە کتێبخانەکانایە زۆر باش بەڵام من ئێستا هەوڵە دەم مادام کاتەکەمان کەمە بەشێک لە دەقێکی درێژ بە ناوی پیت ترێ هەتا خەیاڵ لە نێو پێڵووی گوڵدا ئاومە برد ڕەزەکانم پێ ئاوەدا کە خوددا وعدی ئەو هەموو شەرابەی بە مناڵەکانی دابێ دەبێ دەست و برد بکەم لە ئاودانی ڕەزەکانە پیت هەیە لە دەرکردنی ئادەمەوە ماچێکم تیا شاردۆتەوە و لە بن شێخەڵێکە سەنگ و بەردم ناوە پیت هەیە لە ئەنفالەوە سرکەیەکەی قەمەرناز و نیگای سەنگتاوێنی سەگەکەی ئاواییم تیا حەشارداوە نەوەک ڕۆژێ خوددا بیری بکەوێتەوە و ئایا تێبنێرێ دڵنیان پێویستی بەم پیتەی منە بێ بە پێوە ڕاوەستین هەر بە پێوە ڕێەکەین شەراب ڕائەکشێت ئینجا ڕێەکە پاڵ کەوتووە کەچی کەسمان پێی ناگەینەوە ئاخر شەراب هەر دەبێ ڕابکشێت تا گوێ بنێ بە دڵی زەویەوە تا گوێی لە خرچە خرچی ڕسکانی بەرسیلەکان بێ ڕەزەکان هەر ترێ ناگرن بۆڵ تاریکی ژەگرن ئەگەر وانییە بۆچی کە ئاوی ترێ ئەخۆینەوە پڕەبین لە ورشە تاریکی سەرڕێژە بین لەو ڕۆندکانەی وەک دەن کە یاقوت بە سەردڵی تاریکیەوە ئەدرەوشێنەوە کە توێکاری قەدی دارمێوەکەم ئەگەم بە جۆگەی ئەو هەموو خەیاڵە کە چاوەڕێن لە شاری بۆڵێ ترێدا بڕسکێن 5 پیت دەدەمە پاڵ یەکدی و دەنووسرێت شەراب 5 پیت دەدەمە پاڵ یەکدی و دەنووسرێت خوددایە 5 پیت دەدەمە پاڵ یەکدی و دەنووسرێت خەیاڵ هەر بەڕاست خوددایە ئەم هەموو وعد و پەیمانی داوتە پێمان لەم 5 پیتەدا جێبێتەوە
توێ گەڵای مێ و متاڵا نەکەیت نە شەرابی بۆ دەخرێتە ڕستەوە نە لە بنچکی پیتەکانە خەیاڵ ئەدۆزیتەوە لە شینەوە تا بزوێنی کورد دەفرەگەڵینەکانی ڕۆح نابینی لە ڕاوە تا بزوێنی درێژ تەڕایی چاو نابینی کە چۆن لە دەفرەکانەوە دەدەڵێن پیتی با سیر بکە کە چۆن خەیاڵتیایان نێڵە نێڵیەتی لە مەستی من بزانم ئاوا شەراب حونجاکرێ ویسمان بەسەر ئاوەکەدا بپەڕینەوە و بزانین ئەوە چییە لەو بەری ڕوانینمانەوە هەمومان کەوتینە ئاوەکەەوە و خنکاین ئەو دارانەی کردبوومان بە پرد داری مێو بوو بەس باش بوو باش بەس نەبوو بە سەرخۆشی خنکاین کە خەیاڵە بیت و ئەمریت دڵۆپە ئاوەکان هەر دەڵێی زەنیانن بە دەرزی برژان و دەزووی شەیدایی هۆنراونەتەوە سیر کە چ ملوانکەیەکی زەریفی لێ دروست بووە ئەوەی ئاگرەکەی ئیبراهیمت پێسار کردەوە ئاو بوو ئاو لە دوای ئیبراهیمەوە یەک جاریش چییە ئاگری بۆ سارد نەکرایەوە ئەزانی بۆ دەبوو بە شەراب ساردێ بکردایەتەوە ئەگەر وات کردایە ئێستا لەم ئاگرە وەحشەتناکەدا لە جیاتیەوەی بسووتین سەمامانە کرد تۆوی هەموو درەختەکان لە دڵی زەویە شین بوون لە زەویەوە پێیان گرت و هەڵکشان ڕوو و ئاسمان تەنیا داری مێو نەبێت ئەو لە زەویدا شین بووە وەلێ هەڵ نەکشا ڕوو بە ئاسمان و بەجێمە ئاخر کاسی سەری بۆڵەترێکان ئەوەندە قورس بوون بە خەیاڵ نەیانتوانی هەڵبکشێن ئەمە دەقێکی زۆر دوور و درێژە بەڵام ببوورە لەبەر کەمی کات بە هەر ئەو نەبێت دەقێکی زۆر جوان بوو سەرچاوی خەیاڵی ئەم دەقانەت چین هەر بیرکردنەوەکانی خۆتن یان سەرچاوی ترت لە ڕاستیە من ئەمە هەشتم کتێبمە کاکە کوردۆ ئەگەر قسە تەنیا لە سەرم کتێبە بکەم 6 دقی درێژی تیای لەگەڵ کۆمەڵی یاقوتی ڕژاوە من هەمیشە لە ناو شعرا حەزم لە گێڕانەوەی حکایەتە لە ناو حکایەتە حەزم لەوەیە شعریەت بدوێم و شعریەت بنووسم ئەو 5 دقیان 5 دقی درێژە 6 دقی درێژە هەر یەکەیان لە سەرتاوە حکایەتێکە تاوەکو و کۆتایی بۆ نمونە ئەم دقەکە ئێستا عەرزی جەناب و بینەرانمان کرد پیت ترێ هەتا خەیاڵ هەتا کۆتایی ئەو دقە حکایەتی منە لەگەڵ ترێ چییە شەراب چییە دقێکیان ئەمە ڕێگاکە نییە ئەی ڕێگاکە کامەیە دقێکیان هەمووی باسی بۆ شاییەکە دقێکیان هەمووی باسی شەوەکە واتە هەمیشە من شەیدای گێڕانەوەی ئەو دێڕە لە بیر چوانم لە دنیای خۆمانە بۆ ناو شعر واتە من حەزم لە حکایەتی ناو چیرۆک شێوازی نووسینت هەر ستایلی مۆدێرنە شعری مۆدێرنە لە ڕاستیان من شەروەک کەسێکی هاوچەرە بەڵێ بەو تەرزە تازەیە ئەنووسم بەڵام بڕوام وایە بەتابێت بۆ شعر نووسین مرۆڤ لە دوای قۆناغی لە نووسین ئەگەر نەیتوانی هەڵگری خەسڵەتەکانی زمان و دنیابینی بێت واتە وەک چۆن بانگ ئەکەن عەلی من جوابەیەمە تۆ جواب نایتەوە ئەگەر دنیای نووسین دوای قۆناغی لە ئەزمونکردن هەڵگری ئەو خەسڵتانە نەبوو پێچێ وازبێنی باشترە چونکی ئەبێیتر بۆ قۆناغێت تۆ هەڵگری زمانی خۆت و خەیاڵی خۆت و دنیابینی خۆت بی ئەم خەیاڵ و زمانە چۆنە پژێ لە ڕێ ئاشبوونەوەمان و لەگەڵ کتێبەکانە یەکێک لە کێشەکانی مرۆڤ ئێمەیە لەگەڵ کتێبە ئاژ نابێتەوە وە قودرەتی سەفەرکردنی ڕاستەقینی نیە بە ناو کتێبەکانە ئێمە قەرزاری هەموو جوانەکانی پێشخۆمانین من ئەگەر دەقێکی جوانم نووسی بێ ئەگەر ماکەکەی خەیاڵی خۆم بێ من بۆنم بەدەیان گوڵی جوانەوە کردووە واتە من پێم شەرم نییە قەرزاری جوانیەکانی پێشخۆم بم باشە ئەوترێت لە شعری مۆدێرنە هاوچەرخە زۆر وشەسازی گرنگ نییە ینی ئەتوانی چۆنت بێ بنووسی گرنگەوەی خەیاڵەکەت بگەێنی ئەمە ڕاستە؟ من بڕوان بەوە نییە پێ بە پێی بەرەو پێشچوونی خەیاڵ لە ناو دەقا تۆ بێ ئاگاد لە زمان بێت ئاگاد لە ڕەگەزدۆزی بێت لە هەموو ڕەگەزەکانی ڕەوانبێژی بێت و ئاگاد لە کۆکردنەوەی دنیابینی بێ و ئاگاد لەوە بێ لە ڕاستیە هەرچی تۆبیڵەی ڕەوان نییە ئێمە زۆر جار بە ناوی شعری ئازاد و شعری حڕ و شعری هاوچەرخەوە دەستمان بەراوە بەوەی چی ئەەکەین و چی ئەڵێن و چۆن ئەبێ نا بەعکسەوە
شعری ڕاستەقینە ئیلتیزاماتی گەورەی تایە ڕۆچوونت بەلان بە دیار خەیاڵێکەوە کە خەیاڵێکی ڕاستەقینە بێ پێویستی بە زمانێکی جوانەیە پێویستی بۆیە بە زمان لە ناو تۆیان تەقی بێتەوە زمان لە ڕاستیا کاکە کوردەوە بە قسە ناتەقێتەوە زمان لە ڕێی معریفەوە تەقێتەوە زمان لە ڕێی زمان زانینی ترەوە تەقێتەوە بۆیە من بڕوام وایە هەرچی بوترێت ڕەوانیە هەرچە بکرێت ڕەوانیە هەرەوەی ئەو پاشاگەردانیە کە ئیبینین ئەتوانین دەیان کتێب بێنین و ناوەکان لێ بکەینەوە و لە یەگە چێ بۆ لەبەرەوەی وشکە لە خەیاڵ زمان زۆر کورت و کوێرە زۆر هەژارە و دنیابینی نییە ئەزانی بەڕاستی تۆ وەختێتە باسی ئاو بکەیت ئاخر ئاو ئەگەر تەنیا بۆ ئەوەیە من و تۆ بیخۆینەوە و خۆمانی پێ پاکشکەینەوە بەڕاستی ئەگەر وەک ئەم وەزیفەیە ئاو ئەخەیتە ناو دەقەوە تۆ پێویست ناکات دووبارە ئاو بەکاربێنیتەوە ئەگەر توانیت زمان لە تۆیان قودرەتێکی باڵای هەبوو وەزیفەی ناواقعی و نامەلوف بدا بە ئاو و بینەران و بیسەران قەناعەت پێ بکە کە وێنەیەکی تازە لە ئاو کەشفێکی تازت کردووە ئەو کاتە تۆ بۆ تێباسی ئاو بکەیت کە ئەمە نەبێ تۆکەویتە ناو چەلەحانەیەکی گێڕانەوەی وتنی هەموو ئەو وتراوانەی کە خەڵکی ئاسایی ئەتوانێ بیبینێ باشە ئەمە بەرهەمی چنێک شەو نخۆنی تۆیە ئەوە لە ڕاستیە بەرهەمی 2 ساڵ بە بەردەوامی ئیشکردنی من بۆ لەو کتێبێ و لە پاڵیا خوێندنەوەیەکی زۆر زۆروە دەیان سەرچاوە بەڕاستی من وەختێ دەقێکی تیا باسی مەیلی ئەەکەم مەیلی بۆ شایی ئەەکەم بەڕاستی زۆر بۆم گرنگ بوو بۆ شایی چییە؟ ئەو سپەیسە چییە؟ لە بینی دڵۆپی ئاو دڵۆپی ئاوا بۆ شایی هەیە لە بینی ڕوانین و بینینە بۆ شایی هەیە لە بینی من و تۆیە لە بینی خۆت و خۆتە لە بینی هەموو گەردەکانە بۆ شایی هەیە ناو ئەم بۆ شایانە ژیان قوڵپاتایە تۆ چۆن ئەچیتەوە ناو ئەمە و بەڕاستی چۆن ئەمە تەوزیفەکەی ئەمە ئازارە یعنی شعر نەبێتە قسە شعر گاڵتەی مناڵان نییە شعر زۆر سەختە شعر چڕبوونەوەی زمانە لە قورسترین چڕاییە و ئەوێ زمان دەرەقەت ئێمە بێت جا ئەتوانیت ئەوە ناقدی ئێمە ئەوە ڕەخنەگری ئێمە ئەتوانن بەڕاستی ئەم هەموو گێژەڵوکەیە لە یەک جیا بکەنەوە زۆر باشە پرۆژەی تر یان کاری ترت هەیە لە ئایندەیان نووسینی تر لە ڕاستیا من لە دوای ئەمەوە دوو ئیشی ترم بەدەستەوە لە یەکیانە ئیشەکەم و یەکێکیشیان جارێ هەر پرۆژەیە وەک خەیاڵ من ئەمەوە گوتم هەشتم کتێبە من 2 ڕۆمانم هەیە لە چکەکەی خەیاڵ لەگەڵ ڕەنی مردن کۆمەڵە چیرۆکمێ بە ناوی حرامترین و کۆمەڵێ دیوانی شعریم هەیە کە ئەمە ئەخیریانەوە ئەمە بێتە هەشتمین کتێبیان و لە ڕاستیا 2 پرۆژێتر لە بەردەستمایە حەز ناکەم جارێ هیچ ناوی بڵێم نەوەکەم یا تەمەن مەودانەیە یا مەجال یا خۆکرینسان بیژوەستە من نازانم لە ڕاستیە ئینشەڵا ناوەسی تەمەن درێژەبی بەردەوام بیست باس بۆ بەڕێز کاک عەلی پێنجوێنی شاعیر کە قسەمان لەسەرم دیوانی کرد ئەمە ڕێگاکە نییە بە هیوام ئێوەش سوودی لێوەرگرن لەو خەیاڵ و لەو داڕشنەوانی بەڕێزیان